ئێمە ئیدانەی ئەو هێرش و داگیرکاریانە دەکەین ئەگە دەکرێتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی خاچی عێراق بەگشتی لەبەرەوەی ئەوە پێشێلکردنی سیادەی خاچی وڵاتە ناکرێت ڕێگە بدرێت لەوەی وا بە ئاسانی وڵاتێکی بێ سیادەی وڵاتەکەت پێشێل بکە و داگیری بکە و هێرش بکاتە سەر هاوڵاتیەکان تو هاوڵاتی سبیل و خەڵکی بێتاوان و خەڵکی کاسبکار شەید و بریندار بکات. وەڵا بەداخەوە زۆر بەداخەوە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبواە نەک هەر هەڵوێستیان هەبێت دەبواە هەڵوێستی گفتاری و کرداریان هەبێت و ئەگەر ئەمە سیرکەین لەو هەرێمی کوردستانە بەداخەوە هاوڵاتیەک لەسەر کۆمنتێک چەند مانگان لە ژوور دەکرێت و چەند مانگان سجن دەکرێت گەرچی تو سیر دەکەی وڵاتێکی وا گەورە بە ئاشکرا بە نوێژی نیوەڕۆی دێ وڵاتەکەت داگیر دەکات دێ وڵاتەکەت تۆباران دەکات دێ خاک و ئاو دار و بەرد دەسووتێنە گەرچی هیچ هەڵوێستێکوانێ بەداخەوە دەبواە هەڵوێستمانە بێ هەڵوێستی جدیمانە بێت. وەڵی هۆکارەکەی ئەوە ئێستاکە دەبی کەسێکی معنی حکومی ئەو جوابی ئەو پرسیارە بداتەوە. هۆکارەکەی بڵێم چیت بێنەوە بیجێڕینەوە سەر مەسلحەت دەنا هیچ هۆکارێکی تر نییە هیچ ببەڕی ڕێگنێ بۆ قبولکردنی داگیرکاری هەرێمەکەت و بێدەنگبوون لەو داگیرکاریە. زۆر بەداخەوە خۆزگا هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان بەرامبەر ئەو داگیرکاریە یەکدەنگ و یەک هەڵوێز بووینە ئێمە گەر بێت و بەرامبەر بەرژەوەندیە حیزبی و شەخصیەکانیش لە یەکتری تەفریق بووین بەرامبەر ئەو هەڵوێستە نیشتمانیانە یەکدەنگ بووینە خۆزگە هیچ حیزبێکی کوردستانی جورئەتی ئەوەی نەکردوایە هاوکاری هیچ وڵاتێکی داگیرکەر و هیچ وڵاتێکی دژە کوردستانی بکات. بڵا جاخر بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو لانانە هاوکاری ئەو وڵاتە داگیرکەرانە دەکەن ئەگەر خۆیان بە خاوەنی یاسا و بە پەیڕەوکەری یاسا دەزان لە وڵاتە ئەگەر نا بە هیچ شێوەیەکی هیچ یاسایەکی نێودەوڵەتی ڕێگە بە هاوکاریکردنی دوژمنێک نادا ئەتوو پەلچێشی بکەی لۆ ناو وڵاتەکەی خۆت ئەگەر بێت و لە هەر وڵاتێک بێتە نەک یاسا هاوڵاتیان تونترین سزای ئەو حیزبانە دەدەن ئەگەر هاوکاری دژمنان دەکرد بۆ ناو خاچ خۆیان. سەبارەت بەو هێرش و بەو پەلامار و بەو داگیرکاریانەی کە دەوڵەتی تورکیا دەکاتە سەر هەرێمی کوردستانی عێراق بەداخەوە ئەوە پێشلکردنی کۆمەڵێک ڕێکەوتنامەی نێودەوڵەتیە پێشلکردنی کۆمەڵێک ئیتفاقاتی نێودەوڵەتیە و پێشلکردنی سەروەری خاچی عێراق. ئێمە دەزانین لە ڕووی نێودەوڵەتیەوە هەموو دەوڵەتێک سەروەری و سیادەی خۆی هەیە و ئەو سەروەری و سیادە دەبێت بپارێزرێ بەداخەوە ئەم زۆرە هێرشکارانە پێشلکردنی ئەو زۆرە سەروەریەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ڕێکەوتنێک هەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا ساڵی 1984 کە ئاماژە بەوە دەدا دەوڵەتی تورک بۆی هەیە 5 کیلۆمەتر بێتە ناو خاچی عێراقەوە. هەرچەندە دەوڵەتی تورکیا زیاتر لە 15 کیلۆمەتر و زیاتریش لەوە هاتوتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە پێویستە ئەو ڕێکەوتنامەیە بە زووترین کات هەڵبۆشێتەوە حکوومەتی عێراقکار بۆ ئەوە بکرێ ئەم زۆرە ڕێکەوتنامە کۆتایی پێ بهێنێ بۆ ئەوی دەوڵەتی تورکیا کۆتایی بێنە بەم زۆرە داگیرکارەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە دەوڵەتی عێراق دەتوانێت لە نەتیجە گرتوەکان سکاڵای یاسایی تۆمار بکات لەسەر دەوڵەتی تورکیا سەبارەت بەو هێرش و پەلاماردانانە و دەبێ بەڕاستی هەموو حیزبەکانی کوردستانیش لەسەر ئەم زۆرە هێرش و پەلاماردانە ڕێی خۆیان هەبێ قسەی خۆیان هەبێ یەکگرتوو بن. ئەمە بەداخەوە کە دەبینین بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکان هاوکارن بۆ ئەم زۆرە هێرشانە ئەمەش بەڕاستی یعنی ئەوەمان پیشان دەدا کە کورد لە ناو خۆی یەکگرتوو نییە بۆ نەیتوانیوە کیانێکی سەر بەخۆی خۆی دروست بکە. من پێشنیاری ئەوە دەکەم بەڕاستی حیزبە سیاسیەکانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خەڵکانی ڕۆشنبیر پرۆتستۆیان بابەتە بکەن و بێنە سەر شەقام ناڕەزایی دەرببڕن و کنسوڵی وڵاتان ئاگدار بکەنەوە لەم بابەتە و ڕێی خۆیان و ئەم پێشلکاریانە بگەێنن بنەتەوە یەکگرتوەکان بگەێنن بە با بڵێن یەکێتی وڵاتانی عەرەب و بگەێنن بە یەکێتی ئەوروپا و بانجی کنسوڵخانەی تورکیا بکەن و لێپرسینەوەی لەگەر بکەن و ئەگەر هەر بەردەوام بوو بەڕاستی کنسوڵەی تورکیا دەربکەن لە هەولێر و لە عێراقیشدا و قەتعی عیلاقاتی دیپلۆماسیش بکەن لەگەڵی.
بەداخەوە ئەمەش شتێکی خراپە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێدەنگن چ لە ئاستی سەرۆکایەتی هەرێم چ لە ئاستی ئەنجومەنی وەزیران چ لە ئاستی پەرلەمانیشدا تەبان ئەوەش پرسیاری جددی دەخاتە سەریان کە بۆچی بێدەنگن بۆچی نەیانتوانیوە تەنانەت ناڕەزایەتیەکیش تەنانەت با بڵێن بەیاننامەکیش دەربکەن بەمە پرسیاری جددیان دەخاتە سەرێ کە ئەوانیش بەشێک بن لە پلانەکە کە بەداخەوەمە وا دەڵێن بۆیە پێویستە با بڵێن ئەستۆپاچی خۆیان بسەلمێنن و ڕێی خۆیان بە وازەحی و بەڕوونی دەربڕۆن کە ئایا دژی ئەم کارن یاخود لەگەڵ ئەم کارن چونکە بەڕاستی ئەگەر لەگەڵ ئەم کارە بنواتە ئەمە خۆی لە خۆیدا بەشێکە لە با بڵێن خیانەت لە نیشتیمان بەشێکە خیانەت لە نەتەوەکەی خۆیان و بەشێکە لەو با بڵێن گوتارە نەتەوەیی کە هەیەە و کە ئیدعای بۆ دەکەن.